بەشی ڕێنمایی پەروەردەیی و دەرونی دەکەوێتە کۆلێژی پەروەردە زانکۆی سڵاحەدین. لەم بەشەدا قوتابیان ئاشنای زانستی دەروونزانی و ڕێنمایی و تەندروستی دەرونی و بەڕێوەبردنی کەیس و توێژینەوەی زانستی دەکرێت و ئاشنای هەریەکێک لە ڕۆڵەکانی ڕێنماییکار و ڕێنماییکراو و پێداویستەکانی بەرەو پێشکەوتنی کۆمەڵگا دەبێت. قوتابی لە بەشی ڕێنمایی پەروەردەیی و دەرونی بۆ بەدەستهێنانی بڕوانامەی بەکالیۆرۆس پێویستی بە 4 ساڵ خوێندن هەیە و سیستمی خوێندن کۆرساتە و هەروەها دەتوانێت پەرە بە خوێندنی بدات بۆ بەدەستهێنانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا لە کوردستان و دەرەوەی وڵات. لە هەر 4 ساڵی خوێندن ئەم وانانە دەخوێندرێن: پۆلی یەکەم، سمستەری یەکەم، دەروونزانی گشتی هەردوو سمستەر، دەروونزانی پۆزتیڤ هەردوو سمستەر، بنەماکانی فسیۆلۆجی ڕەفتار، کارامەییە ئەکادیمیەکان هەردوو سمستەر، کوردناسی، زمانی عەرەبی، ئینگلیزی بۆ قوتابیانی زانکۆ، سمستەری دووەم، بنەماکانی پەروەردە، فسیۆلۆجی دەمارەکان، ئینگلیزی پسپۆڕی، کارامەیی کۆمپیوتەر. تێبینی کۆی ئەم وانانەی لە پۆلی یەکەم دەخوێندرێت لە 11 وانە پێکهاتووە: پۆلی دووەم، سمستەری یەکەم، دەروونزانی پەروەردەیی، دەروونزانی کۆمەڵایەتی، دەروونزانی گەشەی منداڵ، بەڕێوەبردنی فشار و هەڵچوونەکان، فەلسەفەی پەروەردە، دەقەکانی پەروەردەیی و دەرونی بە زمانی ئینگلیزی، بنەماکانی ڕێنمایی دەرونی هەردوو سمستەر. سمستەری دووەم، دەروونزانی ژینگەیی، دەروونزانی گەشەی هەرزەکار، دەروونزانی پەیوەندی، تۆرەکانی فێربوون، پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتی، بنەماکانی ڕێنمایی دەرونی، چارەسەری کێشەکان. تێبینی کۆی ئەم وانانەی لە پۆلی دووەم دەخوێندرێت لە 13 وانە پێکهاتووە: پۆلی سێیەم، سمستەری یەکەم، دەروونزانی کەسایەتی، ڕێبازی توێژینەوە، پێوان و هەڵسەنگاندن، ئاماری پەروەردەیی وەسفی لەسەر کۆمپیوتەر لە بەرنامەی SPSS بە کردداری ئەنجام دەدرێت، شێوازەکانی ڕێنمایی، ڕێگاکانی وانەوتنەوە، بنەماکانی ئاڕاستەی پیشەیی. سمستەری دووەم، کەسایەتی دروست، بەڕێوەبردنی کەیس، بینین، سەردانیکردنی قوتابخانە بۆ بینینی حاڵەتەکان، دیزاینی توێژینەوە، ئاماری پەروەردەیی ئیستیدلالی لەسەر کۆمپیوتەر لە بەرنامەی SPSS بە کردداری ئەنجام دەدرێت، تاقیکردنەوە و جۆرەکانی، شێوازەکانی ئاڕاستەکردنی پیشەیی. تێبینی کۆی ئەم وانانەی لە پۆلی سێیەم دەخوێندرێت لە 14 وانە پێکهاتووە: پۆلی چوارەم، سمستەری یەکەم، تیۆرەکانی ڕێنمایی هەردوو سمستەر، پرۆژەی توێژینەوە یان پرۆژەی دەرچوون هەردوو سمستەر، چاکسازی ڕەفتاری، تەندروستی دەرونی، دیزاینی پرۆگرامی ڕێنمایی، ڕاهێنان. ماوەی 1 مانگ لە قوتابخانەکان کاری ڕێنمایی و مامۆستایەتی دەکرێت. سمستەری دووەم، ڕێنمایی قوتابخانەیی، ڕێنمایی خێزانی، نەخۆشیەکانی دەرونی، وانەی هەڵبژاردە، فێربوونی بیرکردنەوە و تەندروستی کۆمەڵ. تێبینی کۆی ئەم وانانەی لە پۆلی چوارەم دەخوێندرێت لە 10 وانە پێکهاتووە وە کۆی هەموو وانەکانی هەر 4 ساڵ 48 وانەیە. هەروەها قوتابی دوای تەواوکردنی لە بەشی ڕێنمایی پەروەردەی و دەرونی لەو شوێنانە هەلیکاری بۆ دەڕەخسێت: ڕێنمایی پەروەردەیی لە قوتابخانەکان، ڕێنمایی دەرونی لە نەخۆشخانەی دەرونی، ڕێنماییکاری پیشەیی لە کارگە و کۆمپانیاکان، و دەتوانێت لە سەنتەر و ڕێکخراوە دەرونیەکان کار بکات و هەروەها کارکردن لەگەڵ پزیشکە دەرونیەکان.